الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. برایانی ئازیز و خۆشەویستم، یەکێک لەو دیاردن زۆر ناشرینانەی کە ئێستا لەناو کۆمەلگای ئێمەیە پیا بووە ئەوەیە کە کەسێک نەخۆشەکەوێ یان حاڵەتێکی بەسەرادێ بەبێ پرسی خانەوادەکەی، بەبێ پرسی کەسوکارەکەی، بە یەک جافوو ئەکرێتە ئەم ئاکاونت و فەیسبوک و ئەمانە و فڵانە کەس ڕسمەکەی دائەنرێ و فڵانە کەس طبعاً ڕسمەکەی بە شێوازێکی نەخۆشی و یعنی ڕاستیە نالایق دائەنرێ و فڵانە کەس نەخۆشە و دوعای خێری بۆ بکەن. با بە کێ داوای لە تۆ کردووە تۆ ئەوە بڵاوکەیتەوە؟ کەسوکارەکەی داوایان لێت کردووە؟ یعنی کاتێک تۆ ئەمە ئەکەی طبعاً کابرات ئەگەر خۆی یەک جار نەخۆش بێت تۆ 10 جار نەخۆشەکەت، ئەگەر ئەو خانەوادە یەک جار لیان قەوما بێت تۆ 10 جار یعنی وان پێکەیان بقەومێ، چونکە تۆ خەڵکێکی زۆر خڕەکەی لەسەریان، میوانێکی زۆر خڕەکەی لەسەریان، یعنی بەڕاستی ئەبێتە مایەی بارقورسێکی زۆر لەسەر ئەو خانەوادە. یعنی ئەمە عادەتێکی زۆر ناشرینە، ئەمە دیاردەیەکی زۆر ناشرینە. کابرا بۆ سەردان ئەچێ بۆ لای نەخۆش، سەرەکەی ڕسمەکە ئەگرێت لەگەڵ نەخۆشەکە بە حاڵەتێکی زۆر ناخۆش و ئەم بزگەی دێ و ئەم جارە دوای ئەوە بڵاوێ کات و ڕۆیشتم سەردانی فڵانە کەسم کرد، بابە سەردان کردو بۆ خوا کردوتە، ئەمجا بۆ بڵاوێکەیتەوە، بۆ کابران لە ڕوویان نایە پێت بڵێن بڵاوی مەکەرە. واللهی ماڵی وا هەیە ئەڵێ مامۆستا بیکە خاتر ئەو خوا باسی کە مامۆستا لەوتارە باسی کە ئێمە حاڵمان زۆر خراپە، فەوتاوین مەدەست میوانەوە. جاری وا هەیە دکتۆر قەدەغەی لێ ئەکا قسە بکە، قەدەغەی لێ ئەکا خەڵک سەردانی بکە، خەڵک بچێ بۆ لای ئەو هەم خەڵکە زۆرە ئەچێ بۆ لای و ئیحراجیانەکەن و یان خەنە مووقفەکە کە بڵێ ئەوان ئەیخەنە ژوورێکی کە جاری وا هەیە و ماڵە ژوورێکی کەی نییە، یعنی ئەو نەخۆشە هەر ئەبێ لە ژووری دوێخانە بێ و شوێنی تریان نییە و یعنی بکەونە مووقفێکی زۆر زەحمەتەوە. یعنی بەڕاستی ئەم عادەتێکی زۆر خراپە. وا نەزانن ئەمە سەردانی نەخۆش و ئەجر و پاداشت و 7,000 مەلایکە و ئەوە مەوزوعێکی ترە و ئەمە مەوزوعێکی ترە. بابە تۆ شارەکەیان لەسەر کووەکەیتەوە، ئەمە کەی ڕاستە ئەمە؟ بابە تۆ بارقورسیەکە خەیتە سەرشانیان، یعنی ئەو عایلە ئەفەوتێن لەژێر پێی خەڵکە، لە جاتیەوەی نەخۆشێکیانێ و مەشغولی نەخۆشەکەیان بن، مەشغولی میوان ئەبن بەڕاستی، و ئەمجار نەخۆشەکەش احتیمالەیە خۆشی بفەوتێ، احتیمالەیە خۆشی تیا بچێ. بۆیە ڕجاو تکام وایە لە هەموو خوشک و برایە کە ئەم بابەتە ئەبیسێ بڵاوی کاتەوە. یعنی ئەم عادەتە ناشرینە چییە؟ یعنی لەناو ئێمەیە پیا بووە ئەمە بۆ، یعنی ئەمە هۆکارەکەی چییە؟ بەس پێم بڵێن یعنی ئەمە پێوترێ کۆمەڵایەتی، پێوترێ خۆڵک. ئەم جەرەوەدا تۆ کابرا ناناسی، هەلە خۆ تۆ بڵاوێکەکەی تۆ بۆ لایک و کۆمنتی خۆت، یان ئەشی ناسی بەس ئەو ئیجازەی ماڵەکەت وەرنەگرتووە. کابرا خۆی رازی نییە تۆ ئەمەی بۆ ئەەکەی، خۆی رازی نییە بۆ ئەەکەی. باوەڕ بکەن خۆشەویستەکانم، خەڵکەیە داوا لە منەکە ئەڵێ مامۆستا نەخۆشێکمانێت دوعای خێری بۆ بکە، باوەڕەکەن یعنی زۆربەی جار ناوی کەسەکە نایەنم، یعنی ئەغلب لە 99 ناوی ئەو کەسە نایەنم کە دوعای خێری بۆ بکەن، مەگەر خەڵکی یعنی هەموو ئەو گەڕەکە بیناسێت و خەڵکی ئەهلی مزگەوت بێ ئەو جا ناوی هەنم، ئەویش هەموو خەڵکی مزگەوت ئەزانن نەخۆشە، ئەگینا ناوی ناهێنم لەبەر ئەوەی ئەڵێم با بارقورسیان لەسەر دروست نەبێ و خەڵک ڕوویان تێنەکا و یعنی نەبمە مای ئەوەی کەوا ئەوان یەک جار لیان خەوما من چەند جارێک باریان قورس بکەم و وایان پێ بکەم چەند جاری لیان بخەومێ. بۆیە خۆشەویستەکانم ڕجاو تکام وایە ئەم ڤیدۆیە کە ئێستا ئەگاتە لە ئێوە بڵاویکەنەوە کاکە با خەڵک واز لەم عادەتە ناشرین نەبێنێ، واز لەم تەسەڕوفە ناشرین نەبێنێ. ئەمە نازانم یعنی نازانم لە کێوە پیا بووە. خوای پەروەردگار پەنای هەموو لایەکمان بدە، ڕەحمان پێ بکە و لە بەڵاو مصیبەت بە دوورمان بگرێ ئینشاء الله تعالی.